بینەرانی عزیز سڵاوتان لەبێ کاتتان باش بۆ ئەمڕۆ بابەتی ئۆتیزممان بۆ هەڵبژاردن بابەتێکی تایبەت لەسەر ئۆتیزمێکە کە لەو حاڵەتانەی وەکو جۆرەکانی کەم ئەندامی یاخود وەکو خاوەن پێداویستی تایبەت هەژمار ئەکرێ لە جیهاندا ئەم جۆرە حاڵەتە لە جیهاندا زۆر بەربڵاوەوە لە کوردستانیشدا ئەم حاڵەتە تۆمار کراوە. هەرچەندە کۆمەڵ و ڕێکخراوەکان هەن لە ئێستادا بۆ وەشارکردنەوەی خێزانی ئەو کەسانی کە ئۆتیزمیان هەیە بەڵام هەتا ئێستا وەکو پێویست زانیاری و هۆشیاری بڵاو نەکراوەتەوە. بۆی لە ڕۆژی جیهانی ئۆتیزمە ئێمە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا عەزیز مەحموودمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی ئۆتیزم و گرفتە ژیریەکانن لای ئێمە میوانە. دکتۆرگیان بەخێربێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان، سوپاس بۆی کە ئەمڕۆ لای ئێمە میوان بووی. دکتۆرگیان سەرەتا بزانم ئۆتیزم لە ڕووی زانستیەوە چیە؟ مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە ئۆتیزم؟ بەڵێ، ئۆتیزم خەلەلێکی دەماریە باشە لە نێڕۆترانسمیتەرەکان یا لە دەمارەکانی سەرا دروستە بێ. بەڵێ، ڕێگریەکە لە گەشەی ئەم دەمارەخانانە لە دەرەنجامە مناڵەکە جسمی گەورابێ بە پێی تەمەنی، بەڵام گەشەی عەقڵیان گەشەی ئەو دەمارانەی کە لە ناو سەریایەتی گەشە ناکا بە پێی تەمەنی بە ماوەتری ئۆتیزم. سەبارەت بە مێژوەکەی لە ڕاستیە هەندێک سەرچاوە ئاماژە بۆ ئەیەن ملیۆنان ساڵ پێش ئێستا ڤایرۆسێکە بۆ ئەم ڤایرۆسە ناوی HERVS بووە. باشە، ئەم ڤایرۆسە هۆکار بۆ ئەوەی کە مناڵ تووشی ئۆتیزم بکە لە ناو DNA ئەم ڤایرۆسە تەبعەن هەیە. یەکێک لە جینەکانی ناو DNA ئۆنی ئەم ڤایرۆساکانی ئەم ڤایرۆسا خاتە ئیژواکان ڤایرۆسە کاران بێ لە ناو DNA. هەر بۆیە زۆربەی با بڵێن سەرچاوەکان ئەڵێن ئۆتیزم جین ناتیان لە جینەوانێ کەسەکە تووشیە بێ، ینی بۆ ماوەییە. ئەم ڤایرۆسە ملیۆنان ساڵ پێش ئێستا کە ژیاوە مدەتێک ئەم ڤایرۆسە نەما، مەفعولی نەما. بۆچی؟ چونکە ئەو جینەی کە ئەم ڤایرۆسەی ئۆنەکریانەی خستە ئیش لە جسمە ئەم ڤایرۆس ئەم جینە کارا نەبوو. بەڵام تەقریبان تەمەنی لە بینی 80 بۆ 90 ساڵ پێش ئێستا ئەم جینە لە ناو جسمی مرۆڤە کارا بۆ تەوانەیە کەوا کات ئەو ڤایرۆسە کارا بێ و چالاک بێ. بۆیە ئەگەر سەیری مێژووی ئۆتیزم بکەین وەکو دەرکەوتن لەم سەدە تازەیە 80 بۆ 90 ساڵ تەمەنیەتی. بەس لە ڕاستیە ئۆتیزم ملیۆنان ساڵ پێش ئێستا ئەو ڤایرۆسەیان ئەو با بڵێن شتێک کەوا کە مناڵ تووشی ئۆتیزم بێ هەبووە. زۆر باشە. بزانین ئۆتیزم نەخۆشیە یاخود حاڵەتێکی دەرونی و عەقڵیە یاخود هەرسێکیانە؟ بزانین لە ڕاستیە ڕاست دوایە بڵین حاڵەتە جارێت، چونکە هەرچەند ینی زۆرێک لە پزیشکە دەرونیەکان بە نەخۆشیش ناوی ئەبن بە بۆ چوونی من ئەو کێشە نییە حاڵەت بێیان نەخۆشی گرنگ نییە تۆ بەچی بانگەکەی گرنگەوەی چۆن چارەسەری بکەین. بەڵام سەبارەت بە پرسیارەکە ڕاست دوایە بە حاڵەت بانگ بکرێ، چونکە نەهۆکارەکەی دیارە و نە چارەسەرەکەشی دیارە و زیاتریش لە سەری مناڵایان لە سەرا ڕوئەیە. بۆیە لەگەڵ گەشەی عەقڵی و گرفتی عەقڵی و ئەمانەیە تێکەڵە بێتەوە. باش دکتۆر، بزانین خێزان چۆن بتوانێت نیشانەکانی مناڵی ئۆتیزم دیاری بکات؟ چۆن بزانێت کە ئەم مناڵی کە هەیەی نیشانەکانی ئۆتیزمی هەیە؟ چۆن ئەو حاڵەتی تیا دەرەکەوێت؟ لە ڕاستیە ینی ئەم پرسیارە جەوهەری ئیشکردنە لەگەڵ ئۆتیزم، چونکە دەست نیشانکردنی حاڵەتەکە یان هەستپێکردن بۆی کە مناڵەکە حاڵەتێکی هەیە پێم وایە ینی کلیلی چارەسەرەکەی. زۆرینەی و کەسانی کە من بە ئەزمونم لە ژیانما بینی و من کە ئۆتیزم بوون ئەوانەی کە باش بوون دایکەکە یان خێزانەکە بەگشتی زۆر ڕۆشنبیر بوون، زانیاری وردیان هەبووە لەسەر بابەتەکەیان زۆر جددی بەرەو شتەکە هاتوون. بەداخەوە ینی یەکێک لەو شتانی کەم ڕۆ دوژمنی ئۆتیزمە ینی بەداوای لە بردنەوە بۆ هەموو خێزانە بە ڕێزانی ئۆتیزمیان هەیە و دەوامەکەن ئەو داوامەیە کە دایک و باوکەکە هەیەە مەشغوڵن. ستایلی ژیانی ئیمڕۆی خەڵک وای لێ هاتووە. مناڵی ئۆتیزم پێویستی بە ساتێکی دانەبڕاوی خێزان و بەردەوامیە. دایک و باوک و هەموو خەڵکیش مەشغوڵە. بۆیە نیشانەکانی کاتێک کە تۆ درکی پێکێ بە کاتی بۆ دانی کە لەگەڵ یا ئیشکی. سەبارەت بە نیشانەکانی تەمان ئۆتیزم جۆری زۆرە، یەک جۆری نییە، بە پێی جۆرەکانی نیشانەکانی ئەگۆڕێ.
بەڵام هەندێک نیشانەی گشتی جەوهری هەیە بۆ نمونە مناڵ هەر کاتێک کە ساوایە باشە لە کاتی شیر خواردنە ئاماژەی چاوی نییە. باشە دکتۆر تەمەنێکی دیاریکراویش هەیە باسی ئەوەت کرد کە ساوایە واتە هەر لە تەمەنی ساوایەتیەوە ئەو حاڵەتە دەرەکەوێت لە 2 مانگیەوە ئەتوانی پێی پێبەری بەڵام ناتوانانی بڕیار لەوە بی کە و مناڵە ئۆتیزمە چونکە زۆربەی سەرچاوەکان ئەڵێن تەمەنی گونجاو بۆ دەستنیشانکردنی مناڵی ئۆتیزم دوای 3 ساڵیە. بەڵام لە ڕاستیە ئەمەش هەندێک کەسی خستۆتە هەڵەوە کەوتویانە جارە نەبووە بە 3 ساڵ و توێتی لێگەڕێ بەڵام دوایی کە بووە بە 3 ساڵ ئۆتیزمەکە خەز بۆ تۆتیە چونکە ئەم نێڕۆترانسمیتەرانەی سەر گەشە ناکەن هەتا تەمەنیش تێپەڕێ گەشەی ئەمان تەخیرە بێ بۆیە زۆر گرنگیانی کات و ئۆتیزم پێک و گرێ دراون وریابین. با بڵین ئاماژەی چاوی نییە هەموو مناڵێکی ئاسایی کە 50 خەیتە ناو دەستی و 50 گوشەیە مناڵی ئۆتیزم ئەمەی نییە و بێلەوە بە بەردەوامی سەیری گۆشەیەکەکە و لە ئیمۆشنەڵەکانی گەورە تێناگا و تۆ بۆی پێیەکەنی بۆ یەگری خەمباری دەنگ بەرزەکەیتەوە ئەو ئەم گرفتانی نییە یان هەستارێکی قوڵی هەیە بەرامبەر ڕووناکی یان هەر نیەتی ئەسڵەن یان هەستارێکی بەرزی هەیە بەرامبەر دەنگ یان هەیەە هەر هیچی نییە دەنگێکی زۆر بەرزی ژەویستێ بەڵام ینی گرنگ نییە بەلایەوانێ. دواتریش بە پێی گەورەبوونی تەمەنی هەندێک ئاماژە ڕۆشتن لەسەر نوکی پێ یان حاڵەتی فەرفەڕەکە دەستیان لە تەنیشتەکان و ئاهالەیەکەن و بە زۆری کێشیان هەیە لەگەڵ خواردنە یەک جۆر خواردنی دیاری کراوە خۆن بەڵام زەقترین ئاماژە بە تایبەت لە دوای 3 ساڵەوە بۆ مناڵانی ئۆتیزم زمانە مناڵانی ئۆتیزم زۆربیان فێری زمان نابن. باشەواتە حاڵەتی تایبەتی لە مناڵی ئۆتیزمە کە لە هەموو مناڵێکی ئۆتیزمە هەبێت تایبەتمەندیە بێت زمانە زمانێکێکە لە خاڵە هاوبەشەکان لە نێوانە تەمەن ینی زۆربەی زۆری مناڵانی ئۆتیزم فێری قسە نابن. باشە ئەو لیڤڵی تەمەن ئێمە 3 ئاستمان هەیە لە مناڵانی ئۆتیزمە ئاستی سووک ئاستی مامناوەند ئاستی قورس ئاستی سووکەکەیان فێری قسە ئەبن بەڵام حتا ئەوانیش قسەکردنەکانیان ئاسایی نییە ئامڕازی پەیوەندی بەکار ناهێنن و ناتوانن ڕستەی چوار وشەی بڵێن قسەکردنیان وەک ڕۆبۆ دوایە تێگەی ناتوان بەرامبەرەکە بەڕوونی وەکو من و تۆ تێبگەین. باشە بزانین ئۆتیزم کاتیە یاخود تێ ئەپەڕێت یاخود ئەو چارەسەریانەی لە ئێستاە ئەکرێ لەلایەن ئێوە وەکو پزیشک و لە سنتەرەکان ئەکرێ ئەمە بۆ ئەوەی ئۆتیزمەکە بۆ وەستێنرێ یاخود وەکو چارەسەریەک بەکارێت. لە ڕاستیە بەداخۆ من زۆر جار لە نێو کۆمەڵگەی کوردیا کە مناقەشەم لەگەڵ هاوڕێ دۆستەکانم کردویان گوێبیستی بووم لە ناو کۆڕە ئەکادیمیەکانە هەندێک لە پسپۆران پێیان وایە ئۆتیزم هەرگیز چارەسەری نییە ئەوەی بە ئۆتیزم لەدایک بوو ئەبێ بە ئۆتیزمیش بمرێ بەڵام وانە بەڕاستی ئەگەر ئیشی ڕێک و پێک و باش لەگەڵ ئۆتیزمەکە بکرێ و ڕێگەی گونجاو هەموو ڕێگەی کە تۆ بەکارێنی مەرج نییە گونجاو بێ و چاودێریکی ورد بکرێ و کاتی بۆ تەرخان بکرێ بە پلانێکی ئەکادیمی وردە مناڵە تێپەڕێنرێ ئەکرێ کاریگەری لەسەر مناڵەکە دروست بکەوە هەشمان بۆ ینی من بینی و مەمکەیسانە. ئۆتیزم بە تەمەن بە پێی گەورەبوونی تەمەنی خۆی بە تەبیعات ڕوو لە باشبوونەکە باشە خۆگەر بێت و لە ڕووی خۆراکی و ڕاهێنانی و عیلاجیەوە پاڵپشتێکی بەهێز بکرێ ئەکرێت دەرەنجامەکەمان زۆر باشتر بێت چونکە مناڵ هەبووە لێکێک لە ڕۆزەکانی ئەم سلێمانیە ینی من بینیومە ئۆتیزمێکی قوڵی هەبووە دوای 2 ساڵ ئەم مناڵە لە تایگەر تاونی سلێمانی بینیومە وەکو هەر مناڵێکی تری ئاسایی قسەی کردو یاری کردو و دایکەکە زۆر زۆر دڵخۆش بوو مناڵەکە حاڵەتی ئۆتیزمەکەی تێپەڕاندووە. بۆیە بەڕاستی من لێرەوەم پەیامەم هەیە بۆ خێزانە خۆشەویستانی کە مناڵی ئۆتیزمیان هەیە هەرگیز با بڵێن مەویز نەبن ڕاستە چارەسەرکردنی منداڵی ئۆتیزم ئاسان نییە ئاوێکە هێندە خەست با بڵێن لێڵ بووە ڕوونکردنەوەی ئاسان نییە بەڵام بێ ئومێد نەبن هەوڵ بن چونکە بە تایبەتی لیڤڵە سووکەکانی ئۆتیزم ئەکرێ ینی زۆر بەرەو باش بوون بڕۆن. باش دکتۆرگیان بزانم چۆن ئۆتیزم تێکەڵ نەکەین لەگەڵ ADHD لەگەڵ بیرکۆڵی لەگەڵ دواکەوتنی قسەکە گرفتێکی هاوبەشی منداڵانی ئۆتیزمە باست کرد ئایا ئەجیاکردنەوەی ئەم حاڵەتانە ئیشی خێزانە یاخود لەلایەن پزیشکەوە بێ دیاری بکرێ یاخود ئەوە
ئیشی دکتۆرە و پزیشکە کە ئەبێم حاڵەتانە جیا بکاتەوە. لە ڕاستیە من پێم وایە چارەسەری مناڵی ئۆتیزم سەرەتا دایک و باوکە. باشە. بەڵام دەستنیشانکردن یان جیاکردنەوەی حاڵەتەکان یان پلاندانان بۆی چۆن ئیش لەگەڵ ئەو مناڵە بکەی ئیشی پسپۆرە. جام پسپۆرە سایکۆلۆجیست بێ سایکاتریک بێ گرنگ نییە، گرنگەوەیە بتوانێت پلانێکی گونجاوی لە ڕووی عیلاجی و ڕاهێنانەوە بۆ دابنێ. سەبارەت بۆ کەیسانی کە باست کرد چۆن جیان بکەینەوانێ تێکەڵن. ئێمە کاڵین ئۆتیزم هەڵ شەبەنگی ئۆتیزم ینی هەبوونی چەند حاڵەتێک لە ناو یەک مناڵە. باشە؟ مناڵمان هەیە ADHD لەگەڵ لە هەمان کاتیشە ئۆتیزمی لەگەڵە. ینی ئۆتیزمیشی هەیە و ADHDشی هەیە. بەڵام خاڵی هاوبەش لە نێوان هەمیانە لە 100% هەموو ئەو مناڵانی ئۆتیزمیان هەیە mental retardation یان لەگەڵیانی دواکەوتنی ژیریان هەیە. بەڵام هەموو مناڵێکی دواکەوتوی ژیری ئۆتیزم نییە. مناڵ هەیە دواکەوتی ژیری لەگەڵە بەس ئۆتیزم نییە، بەڵام هەموو ئۆتیزمێک دواکەوتنی ژیری لەگەڵ هەیە. باشە؟ سەبارەت بە بۆ نمونە زمان و ئۆتیزم ئێمە دوو با بڵێن گرفتی ڕئیسیمان هەیە کە لەناو ئەم دوو گرفتە چەندین لقی لێ بێتوانێ کاویش language disorder لەگەڵ speech delay کەمە دوو گرفتن یان دوو حاڵەتن دوو نەخۆشین کە مناڵ واکە مناڵ قسە نەکەیان قسەی تاخیر بێ. باشە. ڕاستە هەموو مناڵانی ئۆتیزم گرفتی زمانەوانیان هەیەیان زۆربەی زۆریان گرفتی زمانەوانیان هەیە جا تا چەند ڕێژەیەک هەیەە ئەو بابەتێک نییە، بەڵام هەندێک جار هەندێک مناڵ هەیە سپیچ دیڵەی یان language دیسۆردەری لەگەڵایە کە کێشەیەکی زمانەوە کە مناڵەکە نەتوانێت قسەکە بەڵام ئۆتیزم نییە. ینی مرج نییە هەر مناڵی قسەی نەکرد یەکسەر گومانکەین بڵێ مەخوالانی ئۆتیزمی هەبێ. بەڵام گرفتی زمان لەبەرەوەی سەرەکی ترین مەهارەیە بۆ گەیاندنی پەیامەکانی ناو ناخت بۆ بەرامبەرەکەت. بەڕاستی من پێم وایە گەر زمان تەخیر بوو ینی زۆر گرنگ و زوو و خێرا بەرەو ڕووی بڕۆین. چونکە هەتا ئۆتیزم بێ یان ئۆتیزم نەبێت لە هەردوو بارەکە دواکەوتنی زمان و قسەکردن کارێکی باش نییە. زۆر باشە. بزانم ئەو ڕاهێنانە گرنگانە چین کە بەڕێستان وەکو پزیشکێک وەلا سنتەرەکەی ئێوە وەکو ڕاهێنان بۆ نەخۆشانە ئەدرێ بۆ حاڵەتانی کە ئۆتیزمیان هەیە؟ بەڵێ لە ڕاستیە کاتێککە چینە سەر چارەسەر ئەبێت لە چۆنڵی چەند جیهەتێکەوانێتەوە پەنابەریتە بەر چارەسەر. سەرەتا باش وایە ئەم مناڵە لە ڕێگەی پزیشکێکی پسپۆرەوە جا پزیشکی پسپۆری مناڵان بێ یان پسپۆرێکی هەناوی بێ یان سایکاتریکێک بێ بین تەشخیصی ئەو موادە وەک ڤیتامین و کانزا و هۆرمۆنەکانی بکەین ئایا هیچ خەلەل و کەم و زیایەک لەمانەیە نییە. بۆ نمونە غودەی دەرەقی یەکێکە لەو با بڵێن بەشانە کە کاریگەری زۆر گرنگ لەسەر مناڵی ئۆتیزم دروستەکە. ئەگەر مناڵێکی ئۆتیزم لەگەڵ یا غودەشی هەبێ ئەین چارەسەرەکەی جیاوازەوە لەوەی کە مناڵێکی ئۆتیزم و بەڵام غودەی نییە. یەکەم جار هەوڵ ئەین تەشخیصی ئەم کەم و کوڕیانە بکەین. بۆ نمونە دەڕۆژێک پێش ئێستا بوو کەسێک هاتەلام با بڵێن ئۆتیزمی هەبوو. من ڕاستەخۆ ڕەوانەی پزیشکێکی پسپۆری مناڵانم کرد چکە گومانی ئەوم کرد کە ڤایرۆسی هەرپسی لەگەڵ بێ. فعلەن دوای ئەوەی کە ڕۆی تەمەنەوە بە پشکنینی پزیشکی لە ڕووی مختەبەرەوانی ئەمانە باڵێن دەرەکەوێت. دوای ئەوەی کە فەحسیان بکردبوو بەڵێ هەڵگری ڤایرۆسی هەرپس بوو. مادام هەڵگری ڤایرۆسی هەرپسە هەر عیلاجێکی بیتێ لەو کاتەیە وەک پێویست لەوانەی ئیسفادە لەو عیلاجە نەکا مناڵەکە. کاتە بێ ڕاستەوخۆ لەو کاتە مناڵە بێجگەل لە ئۆتیزمەکە بێ عیلاجی هەرپسیش بخوا بۆی ئەو گرفتەی نەمێنێ. کە لە ڕووکەشا کە تۆ سەیرەکەی هەندێک تامێسک لە دەوروبەری دەمی مناڵەکە دروستە بێ لەوانەیە ئێمە ئاسایی سەیریکەین، بەڵام مناڵ بە خواردن گەشاکە کە لە ناو دەمیا تامێسکە بوو کاتەمە یەکێک لە کۆمەکەکانی خۆراک بۆ ناوسکێ مناڵە گرفتی بۆ دروست بوو. بۆ یەکەم جار تەشخیصی ئەم حاڵەتەکەین. دوای ئەوەی کە ئەمانەمان چارەسەر کرد و عیلاجی بۆ دانرا لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەو کاتە ئین لە ڕووی خۆراکی و ڕاهێنانی پلانێکی گورجگۆڵی تونند و تۆڵی بۆ دانین. پلانەکە لە ڕووی خۆراکیەوە بە پێی ئۆتیزمەکە و بە پێی ڕەگەزی مناڵەکە و بە پێی تەمەنی مناڵەکە هەندێک مواد هەیە لە مناڵ مەمنوع یەکەین و هەندێک موادیش هەیە
هانی دایک و باوکەکەین زیاتر ئەم جۆرە خۆراکانە بن بە مناڵەکە. باشە بۆچی ئوستاز دکتۆر وتت ینی بە ڕەگەزیەکەی ڕەگەزی جیاوازێکی هەیە لە حاڵەتی ئۆتیزمە؟ لە ڕاستیە کچان زیاتر تووشی ئۆتیزمە بڵین بەپی جۆری ئۆتیزمەکە هەندێک جۆری ئۆتیزم هەیە کە زۆرتر تووشە بێ هەندێک جۆری ئۆتیزم هەیە کوڕ زۆرتر تووشە بێ یان بۆ نمونە ئەگەر مناڵێک ADHD لەگەڵ بێ ئەم مناڵە ڕاست وایە لە شیرینی و بابەتی کلوکۆز زۆر دوورکەوێتەوە یان بۆ نمونە مناڵێک ئەگەر سلیاک و نۆنسلیاکە نەخۆشی گەرم و جوێ ئەگەر ئەمەی لەگەڵ بیان حساسیەتی بە مادەی کازین هەبێکە لە ماست و مەنتوجاتی شیورەمەنیە هەیە ڕاستەخۆ ئێمە دایک و باوکە کاگەدارەکەین و ئەم جۆرە موادانە کەمکەنەوە کەمیکەنەوە نەک قەتعیکە لە ساسە چونکە قەتعکردنی ئەویش مزعفاتی خۆی هەیە بۆیە دوای ئەوە کە پلانێکمان بۆ داناوەکو ڕاهێنان وەکو با بڵین خۆراک لێرەوانە ئیشە سەختەکە دەست پێەکە چونکە دانانی ئەم بەرنمەیە شتێکی سادە نییە یعنی ئەگەر کەسێک زۆر پسپۆر نەبێ زۆر لەو بارەیە قاڵ نەبوو بێتوانێت بەڕاستی ناتوانێت پلانێکی گونجاو دابنێت چونکە بۆ نمونێمە کاتێک سێری مناڵانی ئۆتیزمەکەین ئای کۆنتاکتیان خراپە هەندێک ڕاهێنان لە یوتیوب و یان لە کتێبەکانە هەن کاڵێ ئەم ڕاهێنانە باشن بۆ ئای کۆنتاکت ئەو مناڵی ئای کۆنتاکتی نییە تەرکیزی خراپە بەڵام لێرە کە لە ڕووی زانستیوانە سەیری تەرکیزەکەین تەرکیز لە جسمی ئینسانێک جۆری نییە جۆرەها تەرکیز هەیە تەرکیزی بینین تەرکیزی بیستن تەرکیزی گواستنەوە جۆرە هاتە بێ یەکەم جار ئێمە بزانین لەڕێی اختیباری گونجاوە کام جۆرە تەرکیزە لەو مناڵەیە گونجاوە یان هەموو مناڵە کلیلێکی هەیە ئایا لە چ کلیلێکەوە لە چ ڕێگەیەک و بچمە ناو ئەم مناڵەوانێ ریسپۆنسیە بێ وەڵامی ئەبێ بۆ ڕاهێنانانی دامخۆش دوای ئەوەی کە ڕاهێنانێکی تۆکمەماندان ئەمیش بەڕاستی پێویستی بکاتە تێگەیشتن لەوەی چ جۆرە ڕاهێنانێک بۆ مناڵێکی ئۆتیزمدانی بن پێم وایەگەر ئەکادمیانە داینەی زیاتر لە 3 هەفتەیەوێت ئەنجا تێگەی ئەو مناڵە چ جۆرە ڕاهێنانێک بۆی گونجاو و لە هەمووی مهمتر ئەو ڕاهێنانەی کە بۆ مناڵی ئۆتیزم دانرێ نابێ ڕاهێنانێک بێ دوای 3 مانگی هەمان ڕاهێنان بەردەوام بیکاتەوە ئەبێ لە سوکۆ دەست پێکەین بۆ سەخت و یەکێکی تر لە شتەکان ئێمە کۆمەڵک هەستەوەرمان هەیە لە جسمی ئینسانە هەستەوەرەکانیش یەکێکی ترن لە ڕێگە باشەکان بۆ کۆنتترۆلکردن یان کەمکردنەوەی یان هاوکاریکردنی باشی مناڵەکان بۆ نمونە هەستەوەری بیستن زۆربەی مناڵانی ئۆتیزم گرفتیان لە تێکەڵی ئەو دەنگانە هەیە کاچنەگوێ و ئەبنەکارە بەوە ئەنێردرێن بۆ شوێنە جیازەکانی مێشک وێ بە ڕاهێنانی بیستنی بە مناڵەکە بکەی ڕاهێنانی بینینی بە مناڵەکە بکەی ڕاهێنانی تەج بە مناڵەکە بکەی و پاشان لە ڕووی خۆراکی شەوانێ جارێکی کە ئێمە میان تووشی نادیاریان لەوانێ سەختی ببین ئەگەر دیسانەوانێ پسپۆرێک دانەنێشێت با بڵین بەرنمەیەکی باشی خۆراکی بۆ مناڵی ئۆتیزم دابنێ بۆ نمونە یەکێک لەو شتە گرنگانەی کە مناڵی ئۆتیزم نابێت لە جسمیاکەم بێ مادەی زینکە مادەی زینک و مس پێکەوە نابێت لە مناڵی ئۆتیزماکەم بن لە هیچ مناڵێکان نابێت کەم بێ بەڵام کەمبوونی ئەو هەندێک مادە بۆ نمونە مەگنیسیۆم کە بە خۆراکی مێشک ناسراوە ئەگەر بۆ منێکی ئاسایی 1 جار زەرەر بێ ئەگەر مەگنیسیۆمم کەم بێ بۆ مناڵێکی ئاسایی 2 جار چکە لە کۆتایی یا کۆی هەموو ئەم هەوڵانە بۆ چییە؟ نێڕۆترانسمیتەرەکانی سەری مناڵ گەشەیان نەکرد وەک پێویست باشە؟ ئێمە ئیشمان چییە؟ ئەم نێڕۆترانسمیتەرانە جارێکی کە لینک دروستکەنەوە پێکەوە و بتوانن سیگنەڵە کارەبایەکان بە شێوازی کە ڕێکوپێک پێیانە تێپەڕێ بۆی وەکو من و تۆ تێبگەن ئێرە کوێیە ئێمە کەین بۆ ئەبێ وا بکەین ئەمەش لە ڕێی چیەوە بێ لە ڕێی ڕاهێنان و ئەو مادانن کە لە جسمە هەنەگەر بێت ئەم مادانە زینک مەگنیسیۆمەمانە کەم بن ئەو کاتە بێتە بەربەست لە گەشەی ئەم نێڕۆترانسمیتەرانە و بێ لە ڕاهێنان و لە با بڵین عیلاجی خۆراکی عیلاجێکی کەمان هەیە کە بە با بڵین بە TMS ناسراوە باشە بە TMS ناسراوە ئەم عیلاجە مەگنەتیک یان با بڵین تەزوی کارەبایی خوار مامناوەند بەکارە هێنرێت بۆ سەری مناڵەکە وەکو کڵاوەیەک تەمان جۆرەها هەیە جۆرەها شکلی هەیە ئەم عیلاجە بۆ لەسەری مناڵەکە بەسرێ بە پێی حاڵەتی شدەتی ئۆتیزمی مناڵەکە و بە پێی ئەو موقعی کە لەسەری مناڵەکە ئۆتیزمی تایە تەزوو سیگنەڵ ڕەواناکرێ
کە زۆر لە توێژینەوەکانەوە پژڕاست دەکەنەوە کە ئەم چارەسەرش هاوکارێکی باشی مناڵانی ئۆتیزم بوو. ئەو حاڵەتی کە باست کرد بۆ هەموو مناڵەکان بەکارە یاخود بۆ هەنێک لە حاڵەتەکانی ئۆتیزم بۆ هەمیان نەتوانین بەکاری بێنین. باش دکتۆر باسی ئەو ئاستەنگیانت کرد، باسی ئەو حاڵەتانت کرد کە ئەستەکەم هەمووی ئاستەنگیە یەتە بەردەم ئێوەی پزیشک. دایک و باوک لەم حاڵەتەیە زانتۆک و پزیشکێک لە ڕۆژی جیهانی ئۆتیزمە ڕێنمایی چییە بۆ دایک و باوکان کە خاوەنی مناڵێکی ئۆتیزم بن کە بەداخەوە لە ئێستاە هەنێک کات ئەبینین دایک و باوکەکان شەرم ئەکەن لەوەی کە بڵێن مناڵەکەمان ئۆتیزمە یاخود بهێنە سنتەرێک بۆ چارەسەرکردن و ئەگەر دیاریکردنی حاڵەتی ئۆتیزم و چارەسەرکردنی بۆ ئەوەش زیانەکانی چییە؟ زەی ئەگەر ینی من لێرەوانێ بە هەموو ئەو دایک و باوکان ناڵێم کە پێیان ناخۆشە بڵێن مناڵەکەمان ئۆتیزمی هەیە، یەکەم شت هەڵێ وابیر بکەنەوە، چکە ئۆتیزم ئەو دێوەزە بەلا حەزۆر ترسناکە نییە خەڵک لی ترساوە، بەڕاستی وان نییە. ینی حاڵەت هەیە لە نێو مناڵانە ینی لە ئۆتیزم زیاتر ترسناکترە و هەشە لەوانەیە دایک و باوک گەر بزانێ مناڵەکەی و حاڵەتی هەیە و پێویست گوێی نەهاتێ. یەک دوو ئۆتیزم وەک سەرەتان سیرکە. سەرەتان سەرەتا هەندێک خانی سەرەتانی کە لە جسمە دروستە بن دوایی گەشاکەن بڵاو بنەوانێ و دوایی کەسەکە تووشی سەرەتانێکی مطلقەکەن وی کوژێت ئەمرێ کەسەکە. ئۆتیزم مرۆڤ ناکوژێ بەڵام عینەن سەرەتان وایە هەتا زوو بچی بەرەو پیری ئەو خانە سەرەتانیانە ئەگەر کەسێک لە مەرحەلەی یەکەمە درێک بۆ بکە سەرەتانیەتی کۆنتڕۆڵێکە بەزەگەر بگاتە مەرحەلە سەختەکان بۆی کۆنتڕۆڵ ناکرێت، هیچ عیلاجێکیش کۆنتڕۆڵی ناکە. ئۆتیزمی ژوایە ئەگەر زوو بەرەو پیری بچی لە کاتی پێویستە بەرەو پیری بچی توانای کۆنتڕۆڵکردنی زۆر ئاسانە. ئەو کاتە ئەسڵەن ینی مەسەن دایکە گەگەر ئێستا مناڵێکی نیمچە ئۆتیزمی هەبێ هەستکە ئۆتیزمێتی و هەندێڵن ئۆتیزم و هەندێڵن ئۆتیزمی نییە یا هەندێک نیشانەی ئۆتیزمی تیا دەرکەوتووە، دایکەکە دڵی بەرای نایانێ بڵێ مناڵم ئۆتیزمێتی نایخاتە بەر چارەسەر و سنتەری ئۆتیزم ئەم جۆرە شتانە. بەڵام بە مروری زەمان ئەم ئۆتیزم ئەم گەشەی عەقڵیە تەخیرە بێت چونکە هەموو چرکەیەک مناڵ گەورە بێت، بەڵام گەشەی مێشکی گەورە نابێت، تەمەنی گەورە بێ، مێشکی هەر لە شوێنی خۆیەتی تەمەنی گەورە بێ. کاتێککە گەورە بێ مناڵەکە ئاگاتە 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ ئەو کاتە چارەسەرەکەی زۆر سەختترەوە لەوەی کە مناڵەکە 2 ساڵ و 3 ساڵە. بۆ نمونە ئێستا ڕێنمایی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەڵێن مناڵی ئۆتیزم لە سنتەرەکانە لە 2 ساڵیەوە وەرگرن و هەوڵ بن پاڵپشتیان بن بۆی چارەسەر بن. لە 2 ساڵیەوە حکومەت ڕێنماییە کاڵێ وەریگرن و چارەسەریان بکەن. بەڵام مناڵ هەیە 5 ساڵ 6 ساڵی تەمەنی تێپەڕاندووە ئۆتیزمێتی هێشتا دایکەکە درکی پێ کردووە بەس دڵی بڕواینیانێ پێی وایە ئۆتیزم نیە. هەندێک دایکە بینی و هەندێک باوک ئینکاریەکە، هەندێک دایکێ ئەزانێ مناڵەکەی ئۆتیزمێتی باوکەکە ڕێگە نایە ئەڵێ من مناڵی من عیبی نیە خۆی چاگە بێ مناڵەکەی کەشمان وا بۆ ئەم جۆرە شتانە. بەڕاستی ئامۆژگاریم بۆ ئەو خێزانە بەڕێزانە هەیە ینی هەتاوەکو دەقەیەک زووتر مناڵەکان تەشخیص کەن و بیخەنە بەر چارەسەر باشترە. ئەنجا مەرج نییە لێرە تۆ ئیلا مناڵەکە بێنی بۆ سەنتەر تەشخیصی بکە پلانە وەرگرە خۆ دەگەر توانە و مەجالت هەیە لە ماڵەوە ڕاهێنان بە مناڵەکەت بکە. بۆیە درەنگ هێنان یان درەنگ کەشفکردنی حاڵەتەکە زیاتر بارودۆخەکە لە مناڵەکە تۆخەکاتەوە. دکتۆر باسیەوەت کرد ئەگەر دایک و باوکەکە خۆی کاتی هەبێ و بتوانێت خۆی ڕێنمایی مناڵەکەی بکە و چارەسەریەکانی وەرگێ. ئایا هیچ شتێک هەیە بۆ نمونە وەرکشۆپێک بێ شتێک بێت دەورەیەک بێ خولێک بێ بۆ ئەو دایک و باوکانی کە خاوەنی منداڵی ئۆتیزمن بۆ نمونە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیانە چۆنێتی بۆ نمونە پشت و درێژی دایک و باوکەکە لە بەرەوەی حاڵەتێکی دەگمەنە ینی هەنێک دایک و باوکێت تااقەتی مناڵ ئاساییەکەیانێ جاوە نەخوازەڵام مناڵەکە ئۆتیزمیشی بێ کە ئەمە حاڵەتێکی زۆر دەگمەنە و ینی تەحملێکی زۆری ئەوێ. هیچ شتێکی وا هەیە دانی دایک و باوکەکە خولێکیان بۆ بکرێتەوە شتێک بووی زیاتر ڕێنمایی وەربگرن بۆ حاڵەتەکانی ئۆتیزم؟ بەڵێ هەیە. ئێمە بەش بە حاڵی خۆمان لە سنتەرێکی خۆمان هەرکێ ینی پێویستی پێمان بێ لەو ڕۆ بە دڵ و بە ڕۆحیانی لە خزمەتیان نابی. چکە یەکێک لە باشترین ڕێگاکان کردنەوەی خول و وەرکشۆپ وە زیاتر ڕێنماییدانە بە دایک و باوکان کە مناڵی ئۆتیزمیان هەیە.
مەسەن دایک هەیە 5 ساڵە مناڵی ئۆتیزمی هەیە کە هەندێک جار ئەڵم نابێ فڵانە شت بخوایان ئەبێ فڵانە خۆراکی زۆر بیتێ پێی سێرەڵ یەکەم جارە بیبیستم ئێگەرمە 5 ساڵ پێش ئێستا بیبیستە بۆیە خول پڕکردنی زانیاریان دایک و باوکردن بە پسپۆڕ چونکە حاڵەتی ئۆتیزم کاتی زۆرە ینی شتێنیە بڵێ بە ساڵە چارەسەریە بێ ینی لە تەمەنێکی زۆری ئەم خێزانە ئەم مناڵە ئۆتیزمە هەر ئەبێ ئەگەر دایک و باوکەکە ببنە پسپۆڕ یارمەتیکی باش خۆ لە هەمووی باشتر ئەگەر پزیشک سنتەرەکان خێزان پێکەوە دەست لە ناو دەست بن چاردەوری مناڵە ئۆتیزمەکە بن بە پلانێکی تۆکمە من پێم وایە زۆر یارمەتی دەرێکی باشە بێت بۆیە بەڵێ خول هەیە و دایک و باوک ئەوان پێویستە بێن لە دریگای سنتەرەکان بن لە دریگای پسپۆڕەکان بن ئێمە مناڵی ئۆتیزممان هەیە پلانێکی خۆراکیمان بۆ دانێ پلانێکی ڕاهێنانیمان بۆ دانێ و پێویستیانی پسپۆڕێک چاودێری ئەم مناڵە بکە ئایا ئەم مناڵە ئۆتیزمەکەی زیاب بووە کەمی کردووە و ئەو کاتە کە دایک و باوکەکە هاتن بەرەو پیر بە تاکید زانیاری وەرەگرن و هاوکاری باشی مناڵەکە زۆر باشە گرفتی داواکاری پێداویستی مناڵی ئۆتیزم وەک پێشتر ئاماژەت پێکرد کە ئەمان گرفتی سەرەکیان نەکردنی قسە و دواکەوتنی قسەیانە بۆ نمونە گرفتی داواکاری چۆن بزانم مناڵەکە بۆ نمونە برسیەتی تینوێتی ئەچێت بۆ توالێت ینی زۆر شتی تر نەخۆشە یاخود حەز بە وتت باس لەوە کرد کە حەز بە ڕووناکی ناکە هەنێ مناڵەیە حەز بەیانی شتێکی دیاری کراو هەیە کە حەزی پێ ناکە ئەم گرفتانە چۆن دیاری ئەکرێت مناڵ تەمان یەکێک لە کێشەکانی لە زمانی ئاماژە تێناگا و زمانی شینی قسە بکە باشە یەکێکی تر لە شتەکان مناڵی ئۆتیزم ناتوانێت هەستەکانی وەک ئەوەی کە هەستی پێیەکە پێتی بڵێ من کاتێکە سەری بەڕێز دەکەم پێشکەشکارێکی پرسیارم لە یەکەی هەموو مێشکم ئەمەم پێڵێ بەڵام مناڵی ئۆتیزم کاتێک کە سەیری تۆکە لە هەمان کاتا کە سەیری تۆکە کامێرەکەی پشتۆ ئەو کتێب و ڕنگ و دەنگ و شتانی کە لە پشتی تۆ لە دەرەوەی تۆش با بڵین ئەبینرێ مشکی تێکەڵیانەکات ئەوە ئاستەنگی مناڵانی ئۆتیزمە ئەوە ئەو شتە سەختەیە کە خێزان تووشی گرفتە بێ لەگەڵ مناڵی ئۆتیزمە بەڵام هەموو خێزانەکان مەسە هەندێک کۆت هەیە لە مناڵەکانی خۆیان ئەیدۆزنەوە کاتێک کە خەوی تەسەڕوفاتێکەکە کاتێک کە برسیەتی چ تەسەڕوفاتێکەکە بەڵام ئەسڵەن ئیشی سنتەرەکانیش فێرکردنی ئەو جۆرە مەهارانەیە مەهارە سەرەکیەکانی ژیان کە مرۆڤ بە مروری زەمن کە فێریە بێ و کات کە پەیوەندی لەگەڵ خێزانەکەی دروست بکە کە برسیەتی کە خەویە کە سەریە خورێکە نەخۆشە مناڵی ئۆتیزم ئەمە نازانێ خێزان و سنتەرەکان کە ڕاهێنانیان پێکەن بۆ ئەوەی کە فێری ئەمانەیان بکەن باشترین شتیش بۆ ئەوەی ئەم مناڵانە فێر ببن علاجێکمان هەیە پێوترێ بیهێڤیەر سەرەپی ینی چارەسەری ڕەفتاری کە ئەمە ئەکرێ بەپی مناڵەکە هیانە لە ڕێگەی ڕنگ و وێنەوە بە وێنە فێرەکرێن هیانە لە ڕێگەی هەستەوەرەکانیانەوە فێرەکرێن بەپی جۆری حاڵەتەکە بەپی جۆری قورسی مناڵەکە تۆ هەوڵ ئەیکە ئەو مەهارانە فێری مناڵەکە بکەیت باشە دکتۆر زانا بەڕستان وەکو پسپۆڕێک لەبارەی حاڵەتەکانی ئۆتیزمەوە بەس لەوە ئەکرێ تر نازانم تا چەند ئەم قسەیە هەڵەیە یاخود سەرچاوی ڕاستی هەیە ئەو مناڵانی کە زیاتر ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارێنن وەک ئایپاد کۆمپیوتەر مۆبایل لە ئێستا بەداخەوە ینی بۆ بە دیاردەیە کیشکە هەموو مناڵک یەکێک لەم ئامێرانی پێ ئەمە هیچ ئەبێتە هۆی ئەبێتە یەکێک لە هۆکارەکانی توش بوون بە حاڵەتی ئۆتیزم لە ڕاستیە شاشە زیرەکەکان مناڵ تووشی ئۆتیزم ناکەن بەڵام تووشی دواکەوتی ژیریانەکەن ینی هێزی عقلیان کەمەکەنەوە ئەمە شەر گرفتێکی قورسە بەڕاستی چونکە ئێستا بڕۆ ئەحساییەک بکە بە بەراورد بە جاران مناڵی جاران لە مەکتەب زیرەکتر بۆ بە بەراورد بە ئێستا ڕاستە مناڵی ئێستا ئینگلیزی ئەزانێ یان کەمێک ئەوەترە بەڵام جاران شاشە زیرەکەکان بە ڕێژەی ئێستا لە ناو ماڵەکانە بڵاو نەبوون بەڕاستی بەداخەوەندێ لە خێزانەکان زۆر ئیهمالن بەرامبەر ئەو جۆرەشتانە یعنی زۆر دەگمەنە سوڵفەی کرده بێ خێزانێک مناڵەکان هێنا بێت بۆ لای من بەڵام حاڵی مناڵەکەتان لەگەڵ مۆبایل و ئایپاد چۆنە وتبێتی نایزانیا سێری ناکە
زۆرینەی زۆریان و تویانە وەڵاهی جاخۆ بەوە ئەژی شتێکی زۆر هەڵەیەوە بەڕاستی بە بۆچوونی من ژەهری مناڵ مۆبایلە بە تایبەتی حتا 2 ساڵ زۆرێک لە سەرچاو زانستیەکان توێژینەوەکان ئەڵێن حتا تەمەنی 2 ساڵ مناڵ نابێ یەک چرکە سەیری مۆبایل بکە سەیری ئایپاد بکە یەک چرکە تا 2 ساڵ بەڵام لە ڕاستیە شاشە زیرەکەکان مناڵ تووشی ئۆتیزم ناکەن بەڵام ئەگەر مناڵێک ئۆتیزمی هەبێ و سەیری شاشە زیرەکەکان زۆر بکە تاسیری خراپی لەسەر ئۆتیزمەکەیەکێت بۆیە بە هەموو ینی لە هەموو ڕووەکانەوانێ شاشە زیرەکەکان گرفتن بۆ مناڵ. باشە دکتۆر باسێکی قۆناغی هەرزەکاری حاڵەتی ئۆتیزم ئەکەین لە حاڵەتی ئاسایی یا کەسێکی ئاسایی کە ئەکەوێت ئەو قۆناغی هەرزەکاریەوە قۆناغێکی زۆر سەختە هەم بۆ کەسەکە هەم بۆ دایک و باوکەکە هەم بۆ کۆمەڵگاش یعنی ئەبێت تعاملێکی باشتری لەگەڵا بکرێ ئایا لە قۆناغی ئۆتیزمە لە حاڵەتی ئۆتیزمە ببوورە ئەم حاڵەتانە ڕوو ئایا بۆ نمونە بۆ کچێک کە ئەکەوێتە سووڕی مانگانەوە بۆ کوڕێک کە ئۆتیزمی هەبێ هۆرمۆنەکان گۆڕانکاری بەسەرایە ئەی پێویستە خێزانەکان چی بکەن زیاتر مڕاعاتی ئەم گەنجانە بکەن ئەم هەرزەکارانە بکەن یا خوشتی تایبەت هەیە بۆ ئەو تەمەنیان کە تەمەنێکی هەرزەکاریانە لە ڕاستیە یەکێک لە با بڵێن ناسەرۆکانی ئۆتیزمیان یەکێک لەو شتانی کە لەناو ئۆتیزما هەیە مناڵی ئۆتیزم لەناو دنیای نائاگاییە باشە مناڵێک ئاگاتە قۆناغی هەرزەکاری لە دنیای نائاگایی یابێ بە تاکید یعنی پاڵپشتیان پێویستیان هاوکاری زیاتر پێویستە مناڵانی ئۆتیزم تەمان بە گەورەبوونیان زۆربیان باشە بن بە گەورەبوونیان زۆربیان حاڵەتی ئۆتیزمەکە کاڵە بێتۆ تیانە بەڵام هەشە مەسەن گەشتۆتە قۆناغی هەرزەکاری لەم حاڵەتانم بینیوە من ئۆتیزمێکی خستی هەبووە بۆ نمونە دەستی وەشاندووە مناڵانی ئۆتیزم کاگەن ئەو قۆناغا وەکو کچێکی ئاساییان وەکو کوڕێکی ئاسایی ئەو گۆڕانکاریە بایۆلۆجیانی کە لە جستیانە ڕوئەیە لەمانە نابینرێ گەر بشبینرێ بە کاڵیە بینرێت واتە هەست بە غەریزە سێکسیەکانی خۆیان ناکەن لەو حاڵەتەیە هیچ بە پێی مناڵە گۆڕێت تەمەن یەکێک لە مەسەن غەریزە سێکسیەکان چییە بۆ ئەوەیە کە خێزان دروست بێت ڕاست دوایە لە تەمەنێکی هەرزەکاریە عادەتەن پێش پرۆگرامیش باست کرد کە بۆ نمونە حاڵەتێک کە کچ ئەکەوێتە ترسیانزە 14 ساڵی کە پتر سووڕی مانگانەی لا دروستە بە کوڕش بە هەمان شێوە هۆرمۆنەکانی ئەگۆڕێ بۆ هەنێ حاڵەتی تر یعنی لەوەوە هەنێ غەریزەی سێکسی دروست ئەبێ هیچ ئەو حاڵەتانە نابێت خاتون با بڵین بە شێوازێکی سروشتی کاتێک کچ ئەگاتە مەرحەلەی هەرزەکاری ئەگەر پێستی بەرپێستی کوڕێک بکەوێ لا ئیرادیەن درکی پێکات باشە بەڵام مناڵمان هەیە ئۆتیزمە کچە گەشتێتە قۆناغی هەرزەکاری بەڵام کەم هەستە بە هیچ جۆرە کەس بەوە ناکات کە دەستی بەرکێ کەوتە دەستی بەرکێ نەکەوتووە بە بۆچوونی من ئەمە لە کۆمەڵگەیەک و بە کۆمەڵگەیەکی کە وە لە خێزانێک و بۆ خێزانێکی کە خودی ئەم تێڕوانی نەئەگۆڕێ بەڵام ئەگەر ئێمە باسی خێزانی کوردی بکەین خێزانێکی کۆمەڵایەتی موسڵمانی ئەوەیە ینی کاتێک کچێکیان ئەگاتە ئەو قۆناغا ئەگەر کەم هەست بێ مەسە میوانیان ئێگوێی لەوە نیە ئەچێ بۆ لای میوانە کە لەوانەیە لە تەنیشتی دانیشیان لە باوەشی دانیشێ بۆیە مناڵانی ئۆتیزم لە قۆناغی هەرزەکاریە بەپێی جۆری ئۆتیزمەکەیان بەپێی پڕهەستی و کەم هەستیەکەی ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری بەسەرێت زۆر باشە دکتۆر بزانم لە کۆتاییە لە ڕۆژی جیهانی ئۆتیزمە باسی ئەوەت کرد کە هەندێک پەیامن نرد بۆ ئەو دایک و باوکانی کە مناڵەکانیان تووشی ئەو حاڵەتانە بەمزان وەکو بەگشتی پەیامەت چیە لەم ڕۆژەیە و ئەو کەسانی کە کەسی ئاساین چۆن یارمەتی ئەو مناڵانە بن کە ئەو حاڵەتیان هەیە بێجگە لە خێزانەکان ڕاستە لە ڕاستیە خۆشەویستیم هەیە بۆ یەکە بە یەکەیان ئێمە خۆمان بە خزمەتکاری ئەوانە زانین بەڕاستی ئەوان من وایە بینم مەرتەبەیەک لە سەر و ئێمەوەن و ئەوان ئامانەتێکی خواین لە دەستی هەریکێک لە تاکەکانی ئەم وڵاتە لە ئەوروپا مناڵانی ئۆتیزم قرتێلێکی تایبەتیان بۆ دروست کردوون
لە هەموو شوێنێکی بازار و مارکێت و شوێنە حکومیەکانە تایبەت ڕێزیانەگیرێ چکە بۆ ئەوان تایبەتن حەقە هەمومان بەڕاستی هاوکاریان بین چکە ئەو خێزانانەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە بەڕاستی بە بارودۆخێکی سەختا تێپەڕن و وەک پێویست لەزەت لە هەموو چرکێکی ژیانیان نابینن لەلایەکی کەشەوانێ ئەو خێزانانی کە مناڵی ئۆتیزمیان هەیە تکایە شەرم مەکەن لەوەی کە بڵێن مناڵەکەمان ئۆتیزمە بەڕاستی ئەمە عەیبە نییە ئەمە باریکی خوایە و لە مناڵەکە تا دروست بووە بیهێنەرە مەیدان بە بیخەرە بەر چارەسەر بۆ ئەوەی کە با بڵین حاڵی باش بێنەوەکو بیشاریتەوە و لە وەختێکە زانی شتەکە لە دەست دەرچووە و هیوادارم هەمومان پێکەوە بتوانین چۆنەڵی هاوکار و سەپۆرتێکی باشی ئەوان بین بۆ ئەوەی کە لەو بەژمەینەتی کە بەهۆی مناڵێکی ئۆتیزم و تووشیان بووە کاریان ئاسانتر زۆر ڕاستە دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر زانا عەزیز محمود کە بەڕێزیان پسپۆڕی ئۆتیزم و گرفتە ژیریەکان بوون لە ڕۆژی جیهانی ئۆتیزم ئەمڕۆ لای ئێمە میوان بوو سپاس دکتۆرگیان سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت